کەس مەدە بە کوڕێک تەنها لەبەر ئەوەی دەوڵەمەندە، تەنها لەبەر ئەوەی دەوڵەمەندە، یان لە هەندەران هاتوۆتەوە، چکۆمەەوە هەمووە بینیومانە، بەس لەبەرەوەی لە هەندەران هاتوۆتەوە دۆلاری پێیە و مستەقبەلی بە حیساب لە ڕووی مادیەوە ڕوونە، هەموو شەڕی لەسەر دەکا کچەکەی خۆی بداتێ، چونکە دواتر دڵنیابە کە حەزی ماڵ و پارەی تێر بوو ئەم کچە، یەکەم جار ماڵێکی هەژارن، ئەم کوڕە لە خاریج هاتوۆتەوە، لە دەرەوە هاتوۆتەوە، پارەی زۆری پێیە، ئێتر تەنها لەبەر پارەکانی نەک لەبەر خۆی، ناگە لەبەر خاتی خۆی شووی پێ بکەوانی لە هەندەران زۆر گەنجی زۆر بەڕێزن، زۆربەی هەر زۆریان الحەمدولله خاوەنی دین و ئیمانن، خاوەنی ئەخلاق و ڕەوشی کوردەواری خۆمانن، نان دۆڕاندووە تاکو تەراش لە هەر شوێنێک بێ دەبێ. بەڵێ ئەوانە ئەگەر دەتەوێ بەڕێزم دواتر سەرگەردان نەبێت، تەنها لەبەر دەوڵەمەندی کچی مەدەیە، بەس تەنها لەبەر دەوڵەمەندیەکەی، چونکە دواتر ئەم کچەکە لە پارە تێر بوو، یەکەم جار محەبەتی کچە کوڕەکەی نەبووە، خۆشەویستی بۆی نەبووە، سۆزی دڵی بۆی نەبووە، لە پارەش سنوورێکیە تێر دەبێ، ئەم جیاوازی لێدێنێ. لە زمانی ئیمامی عومەرە إن امرأة نشزت من زوجها في إمارة عمر بن الخطاب، لە زمانی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئافرەتێک لەگەڵ مێردەکەیان نەدەحەوایەوە، یعنی بەردەوام شەڕ و هەلای لەگەڵ مێردەکەیە بوو. ئیمامی عومەر وەکو قازی وەکو دادوەر کاتێک کە چوون بۆ لای کێشەکەیان بۆ باس کرد، ئێتر ئیمامی عومەر لێی کۆڵیەوە، یعنی لێی کۆڵیەوە بزانێدا خۆمە ژیانیان چۆنە، هەژارن، دەوڵەمەندن، بێماڵن، بێحاڵن، خانووی باشیان هەیە. ئەو کەسێک کە راپۆرتەکەی دایەوە ئیمامی عومەر وەکو قازی واتە توێژەری کۆمەڵایەتەکە و توێژەری خێزانیەکە وتی وەڵڵای قوربان ئەم پیاوە پیاوێکی دەوڵەمەندە، پیاوێکی پیاوانەیە، پیاوێکی بە حورمەتە، هەرچی کەلوپەلی جوانی ناوماڵە هەیەتی، وەڵڵاهی ژیانێکی هەیە، شاهانە دەژی لە مەدینەدا. ئیمامی عومەر فەرمووی 3 ڕۆژ ئەم ئافرەتە بەرنە لای ماڵی خزمێکیان، ماڵی خزمێکی نزیکیان کە مەحرەم بێ بە ئافرەتەکە، بەڵام ماڵێکی هەژار بێ ئەنوا پڕ لە زبڵ و زاڵ، وەکو کوردەواری خۆمان لە قەدیمە گوت ئەم دی ئاژەڵەکانی لێبوو، لەم دیویشەوە دیواخانی ماڵەکەیان بوو، ژن و مێردەکە لێژیان. فأمر بها إلى بيت كثير الزبل فمكث فيه 3 أيام، 3 شەو 3 ڕۆژ لەوێ بوو. ئەنجا فەرمووی بیهێننەوە، کە هێنایانەوە دادگا، ئیمامی عومەر بە ژنەکەی وت کە بە مێردەکەی ڕازی نەبوو، دەیگوت ئەو ژیانەم ناوێ، فەرمووی كيف رأيتي ئەم 3 شەوە چۆن گوزەران، یعنی تۆ لەو ماڵە خۆشە لەناو ئەو هەموو کەلوپەلە جوانە، لەو ماڵە پاک و پوختە کۆشکە بیخەنە ئەو شوێنەوە کە دڵی تەویلەیە، بۆ ژیان ناشێ و ئەم ماڵە هەژارە ناچارن لەوێ بژین. فەرمووی ئەم 3 شەوە چۆن بردەسەر؟ وتی ما وجدت الراحة إلا في هذه الأيام، والله إمام عمر وأزانم ژیان بەس ئەم 3 شەوە بۆ کە لەو ماڵە پیس و پۆخڵ و هەژارەدا برمەسەر. ئیمامی عومەر بە پیاوەکەی وت لێی جیابەوانێ تازە بە کەڵکن نایە. دواتر ئیمامی عومەر بۆی دەرکەوت ئەم ژنە سەرەتا بەس لەبەر دەوڵەمەندی شووی بەم پیاوە کردووە، بەس لەبەر خانۆ جوانەکەی، لەبەر کەلوپەلە جوانەکەی، لەبەر ئەستە نایابەکەی وەکو ساری گران بەهای ئەمڕۆ، بەڵام خۆشەویستی دڵی بۆی نەبووە. ئێستا لە خانوو تێر بوو، لە ماڵ تێر بوو، لە پارە تێر بوو، لە خواردنی خۆش تێر بوو، ئەمجا دڵی پیاوەکەی ناوێ. ئێستا خۆزگە بەو کەلاوەیە دەخوازێ کە وەکو تەویلە وایە. چاو لێ بەڕێزم، ئەمەش دەرسێکی گەورەمان دەداتێ. ئەم بەسەلاتانێکی لە ئیسلام داهاتوون هەمووی دەرسن. ئێستا بە حاکمەکان دەڵێ حاکمی ئێمە کە ژن و پیاوێک ناکۆچیان دەبێ هەر یەکسەر قەڵەمێکی لێدا ڕێزم هەیە بۆیان وڵە لێکیان جیاکەنەوە، ناپێویستە لێ بکۆڵێتەوە، لەوە چێ ئەم ژنە نەخۆشی دەرونی هەبێ، لەوە چێ ئەم ژنەوەکو ئەو نەبێت کاتێک کە مێردەکەی ناوێ سەرەتا زۆر خۆشەویستووە، ئێستا تووشی حاڵەتی نائاسایی دەرونی بووە. ئایا کێشەی دەرونی هەیە لە ڕێی پزیشکاری دەرونیەوە چارەسەر بکرێ؟ لەوە چێ دەرونی بێ، لەوە ئەچێ کەسێکی ناحەس چوو بێتە نێوانی ئەم ژن و مێردە و مێردەکەی لەبەر چاو خستە بێ، ئەبێ ئەو کەسانە ئەو بەڵانی لێ دوورخاتەوە کە وەکو ساحیل لە ساحیل پیسترن. لەوەش ئەچێ خاڵێکیان ئەمە بێ وەکو ئەم بەسەرهادەی کە باسمان کرد، ئەم ژنە بەنابەدڵیەوە شووی بەم پیاوە کردووە، بەڵام سەرەتا تینووی ماڵ و سەروەت و سامان و خانووی خۆش و کەلوپەلی جوان و زێڕی زۆر بووە. ئێستا کە دەرونی لەمانە تێر بووە، جەستەی لێیان تێر بووە، ئەمجا بە ئاگا هاتۆتەوە مێردەکەی ناوێ. بۆیە هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە لەسەر بنەمای سۆزی دڵ بێ، لەسەر خۆشەویستی بێ، لەسەر مەوەدە بێ کە لە مەحەبەتیش گەورەترە، و لەسەر ویژدان بێ، لەسەر وەفاداری داهاتوو بێ، لەسەر قوربانیدان بێ کە پێی دەوترێ ڕەحمەت. ئەم دوو بنەمایە نەبێ هاوسەرگیری سەرکەوتوو نابێت.